دایکم، کوڕەکەم، دوو برام گیانیان لەدەستداوە و ئێستا لێرە بە دیاتەرمەکانیانەوە. پاژنیۆڕۆی ئەمڕۆ مینی پاسێک لەسەر ڕێگەی چەمی ڕێزان وەرگەڕا و 4 کەس گیانی لەدەستدا و 7 کەسیش بریندار بوو. ئەو کەسانی کە گیان لەدەستدا و هەر چواریان هێنراونەتە پزیشکی دادی لە سلێمانی. من چوومە حوشەی پزیشکی دادیەوە، کوڕێکی ڕەشتاڵە دانیشتووە بەدەم گریانەوە، چنگە مۆبایلی لەدەستایە و لێم پرسی چیەکەی لێرە؟ وتی دایکم، کوڕەکەم، دوو برام گیانیان لەدەستداوە و ئێستا لێرە بە دیاتەرمەکانیانەوە. کە جلەکانی سەر تاپای خوێن بوو بە چاوێکی پڕ لە گریانەوە باسی ساتی ڕووداوەکەی بۆ من نەکرد کە چۆن پاسەکەیان وەرگەڕاوە لە لۆفەکانی چەمی ڕێزاندا. من ویستم قسەی لەگەڵا بکەم، وتی دەستێ ماچەکەم با دەرنەکەوم، پێم خۆش نییە قسە بکەم. منیش لەبەر ڕێزی قسەکەی ئەو لەبەر دڵگەرمی ئەو هیچ وێنەیەکمان نەگرت، هیچ قسەیشمان لێ وەرنەگرت، بەڵام تەنیا بە ناخێکی پڕەوە باسی ئەوەیە کرد کە چۆن پاسەکەیان وەرگەڕا و ئێستا نازانێ بۆ دایکی بگری، بۆ کوڕەکەی بگری، بۆ دووبراکەی بگری. ئەوەی کە هەیە ئەم چیرۆکە ئەم پاژنیۆڕۆی ڕوویداوە کە 7 کەسیش بریندارن، هەلو کەسە نزیکانیان ئێستا لە نەخۆشخانەی شارن لەژێر چاودێری پزیشکیدان کە لە بەغداوە هاتوون لە ناوچەی حسێنیە کە دایشی کە گیانی لەدەستداوە 63 ساڵ تەمەنێتی، کوڕەکەی 14 ساڵە، برایەکی 29 ساڵە و برایەکی دیکەشی 33 ساڵە. لە ئێستادا لە پاڵەو دیوارەیە دانیشتووە و نازانێت سەری لێت یەک چووە کە ئایا بۆ کامیان بگری. ئەوەی کە هەیە نەبراکەی براکانی، نەکوڕەکەی، نەدایشی کە کەسە پلەیەکەکانین کە لە دەستیاوە. ئەمان هاتوون بە مەبەستی گەشت و سەیران کە بچنە قەزای دووکان بۆ سەیرانگای دووکان بۆ ئەوەی کە کەشێکی خۆش کاتێکی خۆش بەسەر بەرن، لەبەرەوەی وردە و دەنزیک دەبێتەوە لە کاتی کردنەوەی قوتابخانە و تەواوبوونی پشووی هاوین. ئەمان ویسبیان کاتێکی خۆش و پڕ لە شادی لە سلێمانی بەسەر بەرن. ڕێگایەکی کورتیان گرت بۆ بەر لە بازیانەوە بە ڕێگەی چەمی ڕێزانە ویسبیان بچنە قەزای دووکان تاوەکو کاتەکانیان لە قەزاکە بەسەر بەرن، بەڵام مەرگ ڕێگەی نەدا ئەم خێزانە خۆشی لە گەشتەکەیان ببینن. بۆیە ئەم ئەندامانی خێزانەکەیان کە 4 کەسن گیانیان لەدەستدا و 7 کەسی دیکەشیان بە برینداری لە نەخۆشخانەی شارن و لەژێر چاودێری پزیشکیدان.